بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خۆی گەورەتان لێبێ. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە جیهاندا و بەتایبەت لە کوردستاندا دەکەین. لە ئێستادا جیهان لە بەردەم گۆڕانکاریەکانی کەشوهەوادا خۆی دەبینێتەوە و بەشێکی زۆر لە شارەزایان پێیان وایە ئەم گۆڕانکاریانە یەکێکە لە مەترسیە گەورەکان کە هەڕەشە لە ژیانی مرۆڤەکان دەکات. لەم بەرنامەیەدا باز لە کەشوهەوا بە شێوەیەکی گشتی دەکەین و ئەو هۆکارانەی کە بوونەتە هۆی گۆڕانکاریەکان لە کەشوهەوادا کامانن. زۆر جار مرۆڤەکان یا شارەزایان پیسبوونی ژینگە دەگەڕنەوە بۆ دەستی مرۆڤ و هۆکارە مرۆییەکان. ئایا گۆڕانکاریەکانی کەشوهەواش توانەوەی بەستەڵەکەکان و زیادبوونی پلەی گەرما و کۆمەڵی هۆکاری تر و وشکە ساڵی ئەمانەش دەستی مرۆڤیان پێگەشتووە و ئایا دەستی مرۆڤ توانیوێتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا دروست بکە؟ مەترسیەکانی گۆڕانکاری لە کەشوهەوا کامانن و ئایا گۆڕانکاریەکانی کەشوهەوا هیچ لایەنی یان بۆمونە بوارێکی ئیجابیان تێدایە یانە؟ وە قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز محەممەد ئەحمەد مامۆستای زانکۆ و ماستەر لە فیزیا میوانداری یا میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ سەرتا پێم خۆش هەر وەکو پێناسەی بزانین کەشوهەوا چییە یا کەشوهەوا چ شتێک دەگرێتەوە؟ بەناوی خۆی گەورە سەرتا زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. بەڕاستی مەسەلەی کەشوهەوا و ئەو گۆڕانکاریانی بەسەر کەشوهەوایەت پەیوەندی هەیە بە هەموو تاکێکی تاکەکانەوە و نەتەوەکان و مرۆڤایەتی بەگشتی. لەبەرەوە قەزەیە کە هەمیشە لەسەر مێز و باسوخواسی ناوەندە ئەکادیمیەکان و ناوەندەکانی تەنانەت ناوەندە سیاسیەکان و هەموو ڕێکخراوە نێودەوڵەتیەکانان. بۆیە من ئەمە بە قەزەیەکی زۆر حەیوی دانێم و قەزەیە کە هەمیشە مرۆڤ پێویستی بەوە هەیە بزانێ معلوماتی لەسەر هەبێ و بە تایبەتی نەتەوەکان گرنگە بزان ئایا چارەنووسی خۆیان و نەوەکانیان بەرەو چۆڕات. سەرەتا ئێمە بێ باس لەوە بکەین بزانین خۆی کەشوهەوا چییە؟ طبعاً کەشوهەوا ئەوەی کە پێناسە زانستێکی ئەوەیە کە ئەو زەپۆشەی چواردەوری زەویاوە، ئەو هەوایی کە چواردەوری زەویاوە کۆمەڵێک دیاردە و خەسڵەتی تایە. ئەم دیاردە و خەسڵەتانە بۆ ماوەیەکی دیاری کراو، بۆ فترێکی دیاری کراو. ئەگەر پێوانێکی بکەین بۆ نمونە ئەوەی کە ئەو خەسڵەتانەی کە دیاریەکرێن زیاتر خۆی لە چوار شتا بینێتەوە کە پلەی گەرمایە، ڕێژەی شێیە، پەستانە، هەروەها ڕێژەکانی خێرایی بایە. ئەم چەند هۆکارانە کاتێک ئەپێورێ بۆ ماوەیەکی دیاریکراو بە کۆی ئەمانە ئەوترێ پیانەوترێ کەشوهەوا. کەواتە کەشوهەوا بۆ نموناڵین لە مانگی فڵانە یان لە پێردیکتای لە کاتێکی دیاری کراوە ئەوە پێوترێ کەشوهەوا. زۆر باشە. مامۆستاکە ئەڵین گۆڕانکاری لە کەشوهەوادا بۆنیا گۆڕان لە کەشوهەوادا من بەسمان چییە؟ واتە گۆڕان لە کەشوهەوادا چییە و چ شتێک دەگرێتەوە؟ خۆی ئەوەی کە باس ئەکرێ و ئێستا مەترەحە و ئێستا ئەخرێتە ڕوو لە ناوەندە ئەکادیمی و زانستیەکانە مەبەست پێی ئەو گۆڕانکاریە کە لە 150 ساڵی پێشوا ڕوویاوە، واتە لە دوای شۆڕشی پیشەسازیەوە، یعنی تقریبا لە ساڵەکانی 800ەوە بەدواوە دوای ئەوەی کە مرۆڤ دەستی گەیشت بەوەی کە ئامێرەکانی سووتاندنی ناوەکی دروست بکە. بۆ نمونە ئەو ئامێرانەی کە بزوێنەری ئۆتۆمۆبیلەکان کار پێەکە، ئەوەی کە کارگەکان ئیشی پێەکەن، مەکینەکانی دیزڵ بە ئەنواعی بە هەموو جۆرەکانی مەکینەی دیزڵەوە. کاتێک کە ئەوە دروست کرا ئیتر مرۆڤایەتی دەستی گەیشت بەوەی کە ئەو سوتەمەنی کە لە ژێر زەویایە دەری بێنێتە دەرەوە بە ڕێژەیەکی زۆر، بە خێراییەکی زۆر لەو 150 ساڵەیە گۆڕانکاریەک ڕوویاوە لە کەشوهەوایە کە هەستی پێ ئەکرێ 1.2 تقریبا 1.2 پلەی گەرمای سەرزەوی بەرز بۆتەوە. ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمیە لە ڕووی زانستیەوە پێ ناوەندرێ بە گلۆبال وۆرمینگ، واتە زیادبوونی پلەی گەرمایی سەرزەوی کە ئەگەڕێتەوە بۆ ینی هۆکارە سەرچەکەی گەڕێتەوە بۆی کە گازی
دۆمۆکسیدی کاربۆن و گازی میثان لە بەرگە هەوایە ڕێژەکەی لە زیادبووندایە و زیائەکە لە چاو ڕێژەی ئۆکسسیژین و گازەکانی ترە. بۆیە ئەمەوە ئەکات گازی دۆمۆکسیدی کاربۆن کە چواردەوری هەموو زەویات کاتێک کە تیشکی ڕووناکی لە خۆرەوە یەتە سەر زەوی و ئەم تیشکە جارێکی تر ئەدرێتەوە لە ناو زەویە پەنگ ئەخواتەوە. یعنی نمونەیەکی زۆر سادە بۆ تێگەیشتن لە پەنگ خواردنەوەی ئەم گەرمیە چییە؟ هەمومان کاتێک کە سیارەیەک لە بەردەمی خۆرا دانین تەمەشاکەی ناو سیارەکە زۆر بە خێرایی بە گوێرەی چواردەورەکەی زۆر بە خێرایی ناوەکەی گەرمترە لە دەرەوە. هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەو دیاردەی کە پێوتێ احتیباسی حراری یا بڵین پەنگ خواردنەوەی گەرمی. پەنگ خواردنەوەی گەرمی لە ڕووی زانستیەوە بریتی ئەو دیاردەی کاتێک کە تیشکە چێتە ناو سیارەکەەوە یان کەیتە ناو زەویەوە دوایی کە ئەیەوێت دەربازی ببێ بە شێوەی تیشتێکی گەرمی ئەوێ دەرباز بێ شوشە ڕێگای لێ ئەگرێ شوشەی سیارە ڕێگای لێگرێ و پەنگە خواتەوە لە سیارەیە. گازی دۆمۆکسیدی کاربۆن و میثان و گازەکانی ئەوەی کە ناوم بردن ئەو گازانش هەمان خەسڵەتی شوشەیان هەیە. بۆیە کاتێک کە تیشک لە خۆرەوەیەت و بەر زەویەکەوێ و زەوی گەرمە بێت کاتێک کە ئەوێت تیشکەکە جارێکی تر بگەڕێتەوە بۆ بۆشایی ئاسمان دۆمۆکسیدی کاربۆن ڕێگای لێ ئەگرێ و بەم شێوەیە وردە پلەی گەرمای سەر زەوی بەرەو زیاد کاربۆنەش هەر دەستی مرۆڤ ینی وای کردووە بە ڕێژەیەکی زۆر لە هەوادا بڵاوی بکاتەوە بۆی بێتە ڕێگر لە بەردەم دەرچوین تیشکی خۆر. خۆی هۆکارەکان چین ئەگەر سێری هۆکارەکان بکەین بڵێن ئایا ئەم دۆمۆکسیدی کاربۆنە چۆن زیاد بێ. سەرچاوی دۆمۆکسیدی کاربۆن لە زەپۆشە واتە لە هەوای زەویە سێ هۆکاری سەرەکیە. یەکەم باز لەوە ئەکرێ کە گڕکانەکان یەکێک بێ لەو هۆکارانی کە لە خودی زەویە هەیە و خاڵێکی تر بریتێ لە هۆکارە مرۆییەکان و خاڵێکی تر باز لەوە ئەکرێ هۆکارە دەرەکیەکان بۆ نمونە کەوتنە خوارەوەی نەیزەکێک یا خود چالاکیەکانی خۆر خۆی واتە هەموو 11 ساڵێک جارێک خۆر خۆی گەرماییەکی گروتینێکی زیاتر بە خۆیەوە بینێ کە ئابێت هۆی بەرزکردنەوەی پلەی گەرمای سەرزەوی واتە ئەتوانی بیکەین بە سێ بەشەوە هۆکارەکانی دەرەوەی بۆشایی زەوی هۆکارەکانی ناوەوە کە ئەویش دوو هۆکارن هۆکاری مرۆیی هۆکارە گڕکانیەکان لەگەڵ هۆکاری دەریشەوە ئەبێ بە هۆکاری خۆر ینی خۆی کە تیشکێکی زیاتر بنێرێت دوای هەموو 11 ساڵ جارێک و هەروەها ئەو نەیزەکانی کە یەنە سەر زەوی کە ئەبێتە هۆی گۆڕانکاری لە ڕووکاری دەرەوەی زەویە. تەمان ئەم سێ هۆکارە هەرسێکیان باسەکرێن هۆکار بن بەڵێ ینی ئەوانە هەرسێکیان چارەسەر چێ بۆ ئەو پەنگ خواردنەوەی گەرمی کە جەنابەت ئاماژەی پێەکەی و ئەو گازانە ڕێگرن لەوەی کە ئەم گەرمیە یان ئەم تیشکی خۆرەی کە دێتە سەرزەوی جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ بۆشایی ئاسمان یا بۆ بۆشایی هەوا ئایا ئەمە چارەسەرەکرێ و ئەتوانین بڵێن هەر بەردەوام دەبێت و بەردەوام پلەی گەرمیش لە بەرزبوونەوەدایان بۆ من چارەسەرێکی هەیە ئەو چارەسەرە کامەیە؟ خۆی ئەگەر پێشەوەی کە باس لە چارەسەرەکە بکەین ئێمە بزانین ئایا بەرزبوونەوەی پلەی گەرمی چی بدوای خۆیان هێنێت ئایا چ کارە ساتێک دروست دەکات. ئەگەر باز لەوە بکەین بزانین ئایا ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمیە چی لەسەر زەویە کات کاتێک کە پلەی گەرمی بەرزە بێتەوە بێگومان هەندێک گۆڕانکاری لەسەر ڕووی زەویە ڕوئەیات یەکێک لەوانە توانەوەی بەستەڵەکەکانە و بەمەش بەرزبوونەوەی ڕێژەی ئاوی زەریا و دەریاکانە و نقمبوون و ژێراوکەوتنی هەندێک لە وڵاتان کەمە پێشببینی ئەکرێ ئەگەر هات و مرۆڤاتی ڕێگر نەبێت لەوەی کە هەتا ساڵی 2050 پلەی گەرمای سەرزەوی دوو پلە بەرز نەبێتەوە چونکە ئەمە زانایان بیریان لەوە کردوێتەوە هەر کاتی ئەم دوو پلەیە بەرز بێتەوە یەکێک لە دیاردە هەرە کوشندەکان کە ڕووبە ئەویش توانەوەی بەستەڵەکەکانە بە ڕێژەیەکی زۆر و بەرزبوونەوەی ئاوی ڕووی زەویە. دوو بە سەحرابوون و بە بیابانبوونی هەنێک ناوچە کە ئەمە ئەبێتە هۆی زەرێکی ئابووری کشت و کاڵ لەو منتیقانەی کە کشت و کاڵیان تیا وشکەکات و بارانبارین لە هەندێک ناوچە بە ڕێژەیەکی زۆر و لە هەندێک ناوچە بە ڕێژەیەکی کەم و هەروەها هۆکاری گەورەتر کە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو ناوچانەی کە تایە کشت و کاڵیان تیا کەمە بێتەوە و ڕێژەی هەژاری تایە زۆرە بێ ئەبێتە هۆی
بە هیجرە واتە ڕۆیشتنی گەنجان و بەجێهێشتنی ئەو وڵاتانە بۆ ئەو شوێنانی کە ناوچەی ینی بەپیترن و خاوە ینی هینتری و تا نمووی اقتصادی بەرزترە کە ئەمە بۆ خۆی مرۆڤایەتی لەبەر دەم کێشەیەکی زۆر گەورەیە داناوە. ئەمە جگە لەوەی کە ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمای سەرزەوی ڕێژەی کوشتنی ڕاستەوخۆ دروستەکە لە سەرزەویە ئەو منتیقانی کە ڕاستەوخۆ پلەی گەرمایان تا بەرزە بێتەوە هەتا ئێستا ینی لە زۆر ڕێکخراوەکان ئاماریان لایە کە ڕێژەی ڕاستەوخۆی مردن لەو 150 ساڵەیە نزیکەی 160,000 کەسی تێپەڕانەوە کە ڕاستەوخۆ بەهۆی هۆکاری بەرزبوونی پلەی گەرما مردوون و خەڵکی تریژیان بە هۆکاری ناڕاستەوخۆ دوای فەوتان و لە ناوچوونی ڕێژەیەکی زۆری سەوزایی و بە پێچەوانەوە هەندێک ناوچەی تر لافا و وێرانکاری و هەروەها ئەو زریانە گەورانی کە لە شێوەی تۆرنادۆیە دروستە بێت کە ئەمانە هەمووی زەرەر و زیانێکی گەورە لە ئابووری مرۆڤەیە. بەس ئەوەی کە بزانین ئایا چی هۆکاری سەرەکیە لیژنەیەک هەیە کە پێکێنراوە لە چەند ساڵێک ینی ئەبێت پێکێنراوە کە ناوی IPCCە. ئەو لیژنەیە لە نەتەوەی گرتوەکان پێک هاتووە و هاتووە دراسی 50 ساڵی کردووە 50 ساڵی ئەم چالاکیی مرۆڤایەتی کردووە مقارنەی کردووە لەگەڵ هۆکارەکانی ترە. ئایا کێ بەرپرسە؟ چونکە لە ساڵەکانی هەشتایە باس لەوە ئەکرا کە گوایە پێچێ ئاژەڵەکان بۆ نمونەی مانگا کە گازی میتان دەرەکات بەرپرس بێ لە زیادبوونی گازی میتان لە زەویە. بەس دوای ئەوەی کە ئەم راپۆرتێکی پیشاننا راپۆرتەکەیە دەری خست کە لەم 50 ساڵەیە مرۆڤ هۆکاری سەرەکی ئەو گۆڕانکاریانی کە لەسەر ڕووی زەوی هەڕوویەوە واتە لە ناو هەموو تەمەن مرۆڤایەتیش بە گشتی بە شێوەیەکی گشتی کە کارگەی زەبەلاحی هەیە کە هۆکارەکانی گواستنەوەی زەبەلاحی بەکارهێناوە و ڕێژەیەکی زۆرە دۆمۆکسیدی کاربۆنی کردوتە ناو ژینگەوە و بەرپرسی یەکەم لەم دۆسیە بریتە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. بۆیە ئەو لیژنەیە ئەوەی یەکلایی کردەوە ڕاست ئەمانە هەمووی باسمان کرد وتمان چالاکی خۆر نەیزە گڕکانەکان ئەمانە هەمووی کاریگەرن لەسەرەوەی کە پلەی گەرمایی زەوی بەرز بێتەوە بەڵام هۆکارە سەرچەکە گەڕێتەوە. مامۆستا جەنابێت ئاماژت بەوە کرد کە پێویستە مرۆڤایەتی تا سەرەتای ساڵی 2050 هەوڵ بدایان بووە تەواو هەوڵی جددی خۆی بدا کە بتوانێت دوو پلە لە پلەی گەرمیان بەرز نەبێتەوە. چۆن ئەتوانێت ئایا مرۆڤایەتی دەتوانێت ڕێگر بێت لە بەرزبوونەوەی پلەی گەرمی ئەم دوو پلەیان چۆنی ئەو ڕێگا میکانیزمانە کامان کە دەتوانێت بیانگرێتە بەر بۆەوەی پلەی گەرمی لەوە زیاتر لەو دوو پلەیە زیاتر تێنەپەڕێت. خۆی ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان لە هەوڵێکی بەردەوامان و هەوڵێکی جددی هەیە و لە ساڵەکانی نەوەتەکانیشە و پێش نەوەتەکانیش کۆمەڵێک ئیتیفاقیات و کۆمەڵێک کۆبوونەوە و کۆمەڵێک پرۆتۆکۆڵ و گرنگترینیان پرۆتۆکۆڵی کیتۆیە کە لە ساڵەکانی 1970 ئەنجام درراوە. هەرچەنە جاران لەبەرەوەی کە بە شێوەیەکی ئیلزامی و بە شێوەیەکی ڕاستەوخۆ وڵاتانی ناچار نەئەکردبەوەی کە پابند بن بەم ئیتیفاقیاتانەوە زۆر لە وڵات خۆی ئەدزیەوە لەم ئیتیفاقیەتانە. ئیتیفاقیەکانیش ئەوەیە مرۆڤایەتی ڕێگر بێ لەوەی کە ڕێژەیەکی زیاتر لە دۆمۆکسیدی کاربۆن بکاتە ناو زەپۆشەوە. بەمانایەکی تر ئەگەر تۆ خاوەنی 20 کارگە بیت وڵاتێک خاوەنی 20 کارگە بێت پێویستە ئەم ڕێژەی دۆمۆکسیدی کاربۆنی کە ئیکاتە ناو زەپۆشەوە پێویستە ڕێژەیەکی بۆ دیاری بکرێ لە بەرهەمهێنان ڕێژەیەک لە خستنە ڕووی دۆمۆکسیدی کاربۆن بۆ ناو زەپۆش کە نەگاتە ڕێژەیەک کە لە پاشە ئەو پلە گەرمایی کە باسمان کرد دوو پلە پلەی گەرمایی زەوی بەرزتر نەکاتەوە. بۆ ئەمە ئیتفاقێکی تۆ کراوە کۆنفرانسی پاریس کراوە و هەروەها ڕێکخراوێکی گەورە هەیە کە لە UN سەرپەرشتیەکرێت کە UNFCCCە کە ئەمە 191 وڵات تا بەشدارە
و زۆر جارە بیستینێم ئەمە شتی گەورەی کردووە و وڵاتانی ناچار کردووە بەوەی کە کارگەزە بەلەحەکانی بە ڕێژەیەکی دیاریکراو ئیش بکەن و خستنە ڕووی کاڵەکانیان کەم بکەنەوە یاخود زۆر جار لە حملەی انتخاباتی مەسەلەن سەرۆکە گەورەکانی جیهان بۆ نمونە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایان تەنانەت ئەمە کاریگەری هەیە لەسەر سیاسەتیش زۆر جار هەیە هەندێک لە سەرکردەکان ئەڵێن ئێمە پابەند دەبین بەو پرۆتۆکۆڵانەوە بۆی کە ژینگە بپارێزین بۆی نەوەکانتان بپارێزین کە ئەمە جاری وایە کە گەست سەرکردەیەک ئەمە بخاتە ناو بەرنامەی کاری انتخاباتیەوە لە هەندێک وڵاتە بۆ نمونە کاریگەریە بێ لەسەر دەنگەکانی بە شێوەیەکی گشتی مرۆڤایەتی هەستی بەوە کردووە لە بەردەمی مەترسیەکەیە مەترسیەکەش گەورە و ڕاستەقینەیە شتێک نییە یان بڵێن فیۆری بێت و خەیاڵی بێت بەڵکو مرۆڤایەتی لە بەردەمی هەڕشەیەەکە یان ئەبێ خۆمان چارەسەر بکەین و ئەم ئیتیفاقیانە جێبەجێ بکەین تەڵە ناوەڕۆکەکەی ئەگەر پاشتر مەجال هەبوو باسیەکەین چونکە ئەگەر پێویست بکات زۆر باشە باسمان لە هۆکارەکانی زیادبوونی پلەی گەرمی و ئەو هۆکارانە کرد کە لە پلەی گەرمیەوە دەکەونەوە باباز لە هۆکارەکانی گۆڕانکاریەکان لە کەشوهوادا بکەین ئەو هۆکارانە کامانن کە وایان کردووە گۆڕانکاری لە کەشوهەوای مرۆڤەکاندا سەر هەڵبدا و دروست ببێ پێشتر باسی ئەوم کرد وتم مەسەلەکە هەمووی پەیوەندی هەیە بە خستنە ڕووی یان خستنە ناوەی گازی دۆمۆکسیدی کاربۆنە و گازی میثانە ینی هەموو گازەکانی کەشوهوا خۆی لە فرێدان و یان زیادبوونی دۆمۆکسیدی کاربۆنێتەوە بۆیە ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە ئێستا ئەگەر ئەو گازە بە ڕێژەیەکی دیاریکرا و گازی دۆمۆکسیدی کاربۆن لە زەپۆشە بە ڕێژەیەکی دیاریکرا و تەمەن مرۆڤ ناتوانێت بەبێەوەی کە خۆی گەرم کاتەوە و ئۆتۆمبیل بەکاربێنێ و کارگەکان بەکاربێنێ بژی ئەوە شتێکی چاوەڕوان نەکراوە کە مرۆڤ واز لە ئەم هەموو ئامێرە تەکنۆلۆژیا بەرفراوانە بێنێ بەڵام ئایا چۆن ئەتوانێت تەحدیدی بکە و چاوچنۆکی مرۆڤ وان نەکات بەس بۆ قازانجی زیاتر بەس بۆ ئەوەی کە کاڵای زیاتر بخاتە بازاڕەوە بەس بۆ ئەوەی کە منافەسەی سەربازی بکات بەس بۆ ئەوەی کە کێبڕکەی ئابووری بکە هەر کاڵاکانی زۆرکە و هەر زیاتر بیۆ دەوڵەمەند بێ و لەو لاشەوە دۆمۆکسیدی کاربۆن بچێتە ناو زەپۆشە و بەمەش ببێتە هۆی کە ماڵوێرانکردن و لە ناوبردنی خۆی بەدەستی خۆی يعني هەرەوەی کە خوای گەورە فەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس يعني ئەوەی کە مرۆڤ خۆی کا بەدەستی خۆی ئەبێتەوە مایی لە ناوچوون و لە ناوبردنی خۆی کە هۆکارە سەرچەکەی بۆ ئەوەیە هەر ئەو گازانش کە هاوتایە لەگەڵ CO2 کاتە ناو زەویەوە بۆ من هەندێک گاز کە بێتە هۆی کەمکردنەوەی چینی ئۆزۆنیش تەبەن ئەمە هەرچەنە ڕاستەخۆ کاریگەری نییە لەسەر گۆڕانکاری بەرزبوونەوەی پلەی گەرما بەڵام ئەبێتە هۆی تێپەڕبوونی تیشکە زیان بەخشەکان و زیادبوونی نەخۆشیەکانی کانسەر واتە شێرپەنجە لە نێو مرۆڤەکانە کاتێک کە تۆ چینی ئۆزۆن لە مەترسیایە ئەویش بەهۆی خستنە ڕووی ئەو گازانەی کە کارلێکەکەن لەگەڵ چینەکەیە ئەمە ژێکێکە لەو شتانەی کە مرۆڤایەتی هەستی پێکردووە ئەو گازانەی کە مرۆڤ زەرمەندەوەی کاتە ناو ژینگەی هەواییەوە واتە زەپۆشەوە ئەبێتە هۆی ئەوەی کە گۆڕانکاری زۆر مەترسیدار و ڕاستەقینە و هەست پێکراو ڕاستەخۆ ئێستا ئێمە هەست لە کوردستانە هەست بەو گۆڕانکاریەکەین ئایا ژینگەی ساڵەکانی هەفتا و هەشتاکانی سلێمانی لە ڕووی بارانبارین لە ڕووی بەفر و باران لە ڕووی دابارینی مثلەن بەفر و باران بە شێوکی گشتی و ساردی بە شێوکی وەکو ئێستا ماوە بێگومان یعنی ئەمانە شتێکی هەست پێکراون و ئەمە بۆ خۆی کاریگەریە بێ ڕاستە مرۆڤ توانێت خۆی بپارێزێ بەس هەندێک ئاژەڵ هەیە ناتوانێت خۆی بپارێزێ لەبەرەوە لە سەدا بیستی بوونەوەرە جیاجیەکان بەرەو فەوتان ئەڕات واتە جۆرایەتی زیندەجی لەسەر زەویە بەرەو لە ناوچوونە ڕات واتە ئەگەر ئێمە بەردەوام بین هەتا 2050 بەپێی ئەو تەقریرانەی کە ئومەی متحیدە بڵاوێکاتەوە هەتا 2050 یەک لەسەر سێی بوونەوەرەکان لە ناوچن ئەگەر ئەوە بەم ڕێژێ بڕێن یەک لەسەر سێی جۆرایەتی زیندەوەر لەسەر زەویە نامێنێت بۆ نمونە پەپولەیەک لە شوێنێکە لە ژینگەیە کاژی تۆ ئەو ژینگەیە پێویستی بە پلەیەکی گەرمای دیاریکراو هەیە
ئەو پەپولێ خۆ ناتوانێت خان و بۆ خۆی دروستکە و مرۆڤ خۆی بپارێزێ لەبەرەوە ئەو ئاژەڵە لە ناوچێ بۆ زۆری تریش لەو زیندەوەرانە کە ناتوانن ژینگەی خۆیان بجوێزنەوە تاوان ئەمە بەس لە سەرزەوی نا لە دەریاکانیشا بە هەمان شێوە لە ناو دەریاکانە زۆرێک لە زیندەوەران لە ناو چوونە ڕۆن بەهۆی ئەم گۆڕانکاری لە دەریاکاندا چۆن کاریگەری لەسەر بۆ منە ماسیەک دروست دەکا کە لەوە چە پلەی گەرمی کەمتر بگاتم ئاوە بەهۆی زیادبوونی پلەی گەرماوە یان هۆکاری تری هەیە کە لە نێو دەریاکانیشدا یان بۆ لە شوێنەکانی دیکەدا هەڕەشە لە ژیانی زیندەوەرەکانی تر دەکات خۆی شێوەیەکی ڕاستەقینە زەریاکان بەرپرسن لەوەی کە پلەی گەرمای زەویان هەتا ئێستا بەم شێوەی هێشتۆتەوە یعنی زەریاکان کاریگەری سەرەکییان هەیە بۆی کە پلەی گەرما بە شێوەیەک بە شێوەیەکی نەگۆڕ لەسەر زەوی بمێنێتەوە کاتێک کە پلەی گەرما زەوی کە باسیکەین بە شێوەیەکی گشتی چەند پلەیەک بەرزە بێتەوە کاریگەری ڕاستەوخۆشە بێت لەسەر پلەی گەرمای دەریاکان و زەریاکان و ئەمیژە بێتە هۆی ئەوەی کە هەندێک کەرنت یاخود هەڵگری دەریایی هەیە کە بەناو دەریاکانە ڕۆ ئەمە تەفاسیلێکی علمی وردە بەڵام ئەگەر بە کورتەکەی باسی بکەین ڕێڕەوەکانیان تێکەچێ لەبەرەوە ڕێڕەوی زیندەوەرەکانیش لە ناو دەریاکانە تێکچوون بە خۆیەوە بینێ و بێتە هۆی لە ناوچوونی هەندێک جۆر لە جۆرەکان ئێستا باس لە ناوچوونی هەندێک لە جۆری زیندەوەرە کرێت تەوان بێگومان لە ناو دەریاکانە ئەنی تەخریرەکانی زۆرن وەشتی عیلمیشن خراونەتە ڕوو هەرچەنە لە ئێستا هەندێک هەوڵ هەیە بۆ ئەوەی کە تەقریرەکان و ڕاپۆرتە زانستیەکان بەرەو ئاڕاستەیەک ببرێن کە تۆزێ جیای بکەنەوە لەوەی کە حکوومەتەکان و وڵاتەکان پابەند بکرێن بە هەندێک ئیتفاقیاتەوە کە زەرری ئابووریان هەبێ بۆیە لەوە ئەچێت یعنی ئەوەی کە من ینی هەستم پێ کردووە هەندێک راپۆرت وا بنووسرێت یا خودوا ئاراستە بکرێ کە نەتەوەکان یاخود وڵاتەکان پابەند نەکرێن بە هەندێک لە ئیتفاقیاتەوە بۆ ئێستا ئەمریکا ساڵ لە 2007 لە هەندێک لەو ئیتفاقیانەی کیتۆ کشاوەتەوە لە ژێر کاریگەری ئەو راپۆرتانی کە بە شێوەیەک لە شێوەکان کە ڕاستە لە ڕووی زانستی و هەندێکی ڕاستیکی تایە بەڵام کاریگەری خراپیە بێ لەسەر ژینگەی مرۆڤ لە مەدایەکی دوورە بە کورتیەکەی ئەتوانین بڵین ژینگەی ئاوی ژینگەی زەوی و ژینگەی هەوایی مرۆڤ لە مەترسیە لە بەردەمی مەترسیکی حتمیایە و بۆیە مرۆڤ ئەبێ چارەسەرە بدۆزێتەوە و چارەسەرەکە خۆی لەوەیە ئەبینێتەوە بێ مرۆڤ گازی ئۆکسجین جارێکی تر بخاتەوە ناو زەپۆش ئەویش بە زیادکردنی ڕووبەری سەوزایی بۆ نمونە لە شارەکانە کاتێ ماستەر پلان دانرێ بۆ نمونە ڕێژەیەکی دیاریکراوە لە سەوزایی هەیە ئەبێ لە ناو شارەکانە هەبێ و ڕێژەی سەوزایی دیاریکراوە بۆ نمونە شارێکی وەکو سلێمانی ئەڵێن ئەبێ ڕێژەی سەوزایی تایە بۆ نمونە لە 120 بێت و لە 125 کەمتر نەبێت ئەم ڕێژەیە کە دیاری ئەکرێ ئەمە زۆر وڵات پێوەی پابند کراوە کە ئەبێ لە ناو شارەکانە ڕێژەی سەوزایی تایە بەرز بێت بۆ ئەوی کە گازی ئۆکسجین تایە بە ڕێژەیەکی وابێت کە کاریگەری بەرزبوونەوەی گازی دۆمۆکسیدی کاربۆن هاوتا بکاتەوە چکە خۆمان نەزانین زیادبوونی ڕێژەی سەوزایی لەلایەن مرۆڤ بە شێوەیەکە گەر هەوڵی بۆ بات ڕێگرە بێ لە بەردەمی و کارەساتانەیە بۆ ئێستا مەسەن هەوڵە درێ لە زۆر وڵاتە کە ڕێژەی سەوزایی بەرز کرێتەوە و شەریکات و کۆمپانیەکان ناچار بکەن بۆەوەی کە کاتێک کە ماستەر پلانێک دانێن ڕێژەیەکی دیاریکرا لە سەوزایی لە ناو شارەکانە هەبێت زۆر باشە مامۆستاتوانین بڵین پیسبوونی ژینگە یان گۆڕانکاریەکان لە ژینگەداوە کەمبوونەوەی ڕێژەی باران و بەفر و سەرماوەکو جەناب داماژت پێکردووە کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی کۆمەڵێ سیمای دیکەن دەتوانین ئەمانە بە سیماکانی یان بە سیمای گۆڕانکاریەکانی کەشوهەوا دابنین واتە دەتوانین بڵێن ڕاستەوخۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لەسەر ئەم دیاردانە هەبووە بێگومان خۆی دوو لایەنی هەیە سلبی و ئیجابی هەیە لە مەدای کورتە لە کورت مەودایە هەندێ ئیجابیات هەیە
ئێستا بۆ نمونە منتیقەیەکی وەکو سیبیریا ناوچەیەکی وەکو سیبیریا شوێنێکی زۆر ساردە و زۆر بەستەڵەکە و بەفرێکی زۆری تایە کاتێک کە گۆڕانکاری کەشوهەوا لێرە ڕوو ئەیات و پلەی گەرما بەرز بێتەوە لەو منتیقانە و لەو ناوچانەی سیبریایە ڕووبەری سەوزایی تیا زیاکات چکە سەهۆڵە توێتەوە و ئەبێت هۆی کە ڕووبەرێکی بەرفراوان لە سەوزایی و لە شوێنی کشت و کاڵکردن زیاد بکە لەبەرەوە نمووی اقتصادی و بەرزبوونەوەی ڕێژەی اقتصادی لەو وڵاتەیە زیاکە و لە کوردستانی خۆشمانە من هەندێک جار بۆ خوێندکارانی خۆشمان دەزان مەسەن کە باس لە زەرەر و زیانەکان و ئیجابیات و سلبیاتەکەن نمونەیەکیانمە بۆ نمونە لە شارباژێر لە منتیقەی بەرزنجە شوێنێکەیە پێی ئەوترێ دەشتی زەڵێ باشە ئەو منتیقەیە لە ساڵانی پێشووە لەبەرەوەی کە بەفرێکی زۆری تیا بووە و بەردەوام لە زستانە تەبەن بەفرێکی زۆری تیاباریوە و تا زستانێکی درەنگیش هەر سەهۆڵ و شەختەی تیا بووە ئەو منتیقەیە بە هیچ شێوەیەک بە کەڵکی سەوزایی نەهاتووە یان بە کەڵکی زراعات نەهاتووە و هەر زەلیش واتە شوێنی قوڕا و زەل و ئەو شتانە بووە بەس ئێستا کاتێک کە کاریگەری بەرزبوونەوەی پلەی گەرما وردە و لە دەرکەوتووە ئەو منتیقەیە سەهۆڵ و شتیانە ماوە خۆش دەزانین لە دیەکانیشە بەفر و باران بۆ شوێن نابارێ لەبەرەوە ئەو شوێنە ئێستا بۆ بە شوێنێکی بەپیت بۆ زراعات بۆ کشت و کاڵتیە یان لە منتیقی کوردستانیشە شوێنی ئیجابی و سلبی هەیە بەڵام بە بەراوردکردن لەگەڵ زۆر لادەی تراکەتیایە سەرچاوی ئاوەکان وشکیان کردووە لە زۆر شوێنە وشکە ساڵیتە ینی کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوەی ڕووبەری سەوزایی بەمقارن لەگەڵەوە ڕاستە لە شوێنێکی وەکو سیبریە ئەو شوێنە دەرەکەوێت بەڵام بە ڕێژەیەکی گەورەتر لە جیهانە زەرەرەکەی زۆرترە لە کوردستانیشە ئەتوانین چەند منتیقەیەک وەکو منتیقی دەشتی زەڵێ باس بکەی بەڵام کاتە لاینی ئیجابیشی هەیە بەس بە شێوەیەکی زۆر مەحدود بۆیە ئەگەر راپۆرتەکان من پێتەڵم ئەگەر راپۆرتە زانستیەکان تەرکیز لە شوێنێکی وەکو سیبیریا بکەن ئەڵێن ئەمە لە قازانجی مرۆڤایەتی بۆ نمونە تەبان لە قازانجی و منتیقەیە ڕووبەری سەوزایی زیاکە سەوڵەکانە توێتەوە ئاو زۆرە بێ لەو منتیقەیە لەو ناوچەیە لە قازانجێتی بەس ئایا بە شێوەیەکی گشتی مرۆڤایەتی بەرەو چووە بعد ئەم شتە لەبەرەوە ڕاستە لایەنی ئیجابی و لایەنی سلبیشی هەیە دەرهێنانی نەود پرۆسەیەکە لە ئێستادا بۆ نەجیهان پشت بە دەرهێنانی نەود دەبەستەوە کۆڵێ بازرگانیکردمە نەود یەکێکە لە بازرگانیە هەرە باوەکان کە وڵاتان شانازی پێوە دەکەن و هەرێمی کوردستانی یەکێکە لە وڵاتانی کە زۆرترین ڕێژەی دەرهێنانی نەوتی تێدا ئەنجام دەدرێت ئەمە چ کاریگەریەکی ئایا کاریگەری هەیە لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا خۆی بێگومان زیادکردنی هەر سوتەمەنیەک بۆ ناو کارگەکان بە پێچەوانە تۆ بەکاری هێنی تۆ جارێکی تر بۆ دروستکردنی گازی دۆمۆکسیدی کاربوون بەس مرۆڤ ئەتوانێت نەوتەکەش دەربێنێ بەڵام ئەتوانێت لە کارگەکانی پترۆکیمیاییە بەکاریان بێنێ بۆ دروستکردنی پۆلیمەرەکان خۆ مەرجنی هەربی سووتێنێ ئەتوانێت مرۆڤ چارەسەری ئەم کێشەیە بکە هەر ئەوە نییە بڵێن تۆ نابێ نەوت دەربێنیت ئەگەر نەوتت دەرهێنا ئیتر گلۆباڵزیشن وۆرمینگ ڕۆیە واتە گەرمایی سەرزەوی زیاکە خۆ دەرهێنانی نەوت یەکسان نییە بە سووتاندنی ئەتوانی لە سەناعات و لە پیشەسازی ترا بەکاری بێنیتەوە بەڵام ئایا بەڵام ئێمە بێت چی بکەین ئێمە بێت سەرچاوەکانی وزە بکەین بەو سەرچاوانەی کە هاوڕێی ژینگەن بۆ نمونە بەکارهێنانی وزەی خۆر بۆ نمونە بەکارهێنانی وزەی با وزەی دەریاکان و ئەمانە بەکار بهێنرێت لە باتی وزەی سووتاندنی نەوت و نەوتیش بەکار بهێنرێ وەکو پۆلی بەکار بهێنرێ لە کارگەکانی پترۆکیمیاییە ئەو کاتە مرۆڤ ئەتوانێ جۆرێک لە هاوسەنگی بپارێزێ نەوتەکەش بەکار بێنێ بۆ پیشەسازی وەنیە و لەو لاشەوە ئەتوانێ وزە بەکار بێنێ بۆ گواستنەوە چکە مرۆڤ بەبێ وزە ناتوانێت بژی ئێستا لە ئێستاە هیچ کەسێک ناتوانێت لە ماڵی خۆیان چەند سەعاتێک بێکار مەگەر لە کوردستان هاجینە کەس ناتوانێت بەبێ کارەبا بژی وەنیە ناتوانی بەبێ هۆکارەکانی هات و چۆ بەبێ چوزانم یعنی ئەو شتانی کە هەیە بۆ کارگەکان ئیشی پێ بکەن بەڵام ئەکرێ وزەی هاوڕێی ژینگە بەکاربێنین
وزەکانی هاوڕێی ژینگە و ئەو سوتەمەنیانش کە باسەکەن فیول ئەو فیوڵە جۆرا جۆرانی لە نەوت و خەڵوزی بەردین و ئەوانی کە دەرەهێنرێت توانێت بۆ سناعات و بەڵێ مەمەستا لە سەرەتای بەرنامەکە تا ئێستا باسمان لەو کێشە و گیر و گرفت و مەترسیانە کرد کە بۆی گۆڕانکاریەکانی کەشوە ڕوو لە مرۆڤایەتێکاوە کە جنابیشت چەند جار ئاماژت بەوە کرد کە مرۆڤایەتی لە ئێستادا لە بەردەم هەڕەشەیەکی مەترسیداردایەوە ئەگەر خەمێک لە خۆی نەخوا ئەوە بەشێک لە مرۆڤایەتی بەرەو قڕبوون و لە ناوچوونەچێ چارەسەری ئەم ڕەوشە چییە؟ ئایا وەکو چۆن مرۆڤ دەستی هەبووە لەم تێکدان و لەم ئاڵۆزیە و هەر خۆشی دەتوانێت چارەسەرەکە بدۆزێتەوە وەکو جەناب داماشت بەوە کرد کە دەتوانێت پلەی گەرمی لە ئاستێکدا ڕابگرێت و ئایا چارەسەرەکانی ترچین؟ بەڵێ خۆ ینی ئەوە بیری لێکراوەتەوە و جددیە شتێکی جددیە بۆ نمونە تەنانەت ئەوەی کە مرۆڤ زۆر جار هەیە وەکو نمایشێکیش ئەگەر با بڵێن نمایشیش ئەگەر بکرێ کاتێک کابینی کەسێک سەرۆک وەزیرێک بە پاسکیل ئەڕوا ئەمە ڕەهەندێکی ژینگەیی ڕەهەندێکی مرۆڤایەتی تایە. بۆچییە؟ بۆی کە مرۆڤ خۆی بە دوور بگرێت لە بەکارهێنانی ئەو وزەی کە ئەبێتە هۆی دروستبوونی دوانۆکسیدی کاربۆن لە زەپۆشە. چونکە بەگەڕخستن و خستنە ڕووی دوانۆکسیدی کاربۆن لەلایەن کارگەکان و لەلایەن ئۆتۆمبیلەکانەوە ئەبێتە مای ئەوەی کە تۆ ئەو دیاردەی کە پێڵین گلۆبال وۆرمینگ ڕووبات. بەڵام ئایا ئێمە چی بکەین بۆ چارەسەر؟ چارەسەر ئەوەیە یەکەم پابند وڵاتان لەسەر ئاستی وڵاتان پابند بن بەو ناوەڕۆکی ئەو ئیتیفاقاتانی کە لەلایەن UNFCCCەوە کراوە لەلایەن مەسەلەن لە وڵاتی یابان کە پێوتێ پرۆتۆکۆلی کیتۆ ئەوەی کە لە فەڕەنسا کراوە ئەگەر وڵاتان پابندی ئەم ڕێنمایانە بن لە کەمکردنەوەی ڕێژەی خستنە ڕووی دۆمۆکسیدی کاربۆن و گازەکانی تر بۆ ناو سروشت تەکید ناڵم لە 100% بەڵام ڕێژەیەک چارەسەریتیایە و دووەمیان لەسەر ئاستی تاکەکان. ئێمە هەست بە بەرپرسیارەتی بکەین و هەر کەسە لە ئاستی خۆیەوە ئەویش بە بەکارنهێنانی وزەی زیاتر لە پێویستی خۆی مرۆڤەکان لە پێویستی خۆیان زیاتر وزە بەکارنهێنن و دۆمۆکسیدی کاربۆن کە ئەو شتێک کە ئەبێتە مایەی پیسکردنی ژینگە بە تایبەتی زیادکردنی گازی دۆمۆکسید و میثان و گازەکانی تر ئەتوانێت لەم کارەساتە بگرێ. زائیدەن ئەوەی کە مرۆڤ هەوڵ بات ڕووبەری سەوزایی لە شارەکان و لە وڵاتەکان و تەنانەت لە ماڵەکانیشە. ئەنێ گەر گرنگی بات بە هەرچەندە لەوە چێ ئێمە کەم تەرخەمین بە شێوەیەکی گشتی بڵێن باس لەوە بکەین کە سەوزاییمان زیاد نەکردووە لە وڵاتی خۆمانە تایبەتی وڵاتی ئێمانی وڵاتێکە ناسراوە بۆی کە بارانێکی زۆری تایە و زەوی کشت و کاڵمان زۆرە و بەڵام لەگەڵەوەشە ڕێژەی سەوزایی بەپێی پێویست نییە. زۆر باشە. مامۆستا جەنابەت ئاماژت بەوە کرد کە بەرپرسی یەکەم لە تێکدان یا بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەستی مرۆڤە وەرە نێو مرۆڤەکانیشدا خەڵکی ئەمریکا کە ئەمە ڕێژەی وەکو لە پشکی شێریان بەردەکەوێت و لە قسەکانی جەنابتەوە ئەوە تێگەشتم کە حکوومەتی ئەمریکا جۆرێ لە ئیهمالی یا جۆرێ پابند نەبوونی پێوە دیارە لە پابندبوون بە ڕێکەوتنەکان ئەمە پەیوەندی بە چیەوەیە لە کاتێکا بۆ منە مەترسیەکە بۆ سەر هەموو مرۆڤایەتی بۆچی وڵاتێک وەکو ئەمریکا یان وڵاتێکی دیکە هەوڵێک یا ویستێکی وای هەیە کە پابند دەبێت بەو ڕێنمایانە و لەو ڕێنمایانە دەرچێ. خۆی ئەگەر ئێمە بە ئینسافەوە قسە بکەین بە شێوەیەکی منسیفانە قسە بکەین ئەتوانین بڵێن لە سەردەمی ئۆبامایە جۆرێک لە ئیلتیزامات و جۆرێک لە هەوڵدان بۆ ئەوەی کە ئیلتیزامیان هەبێت و پابند بن بە ڕێکەوتنەکانی کیتۆ و هینەکانەوە ئەو ڕێکەوتنانی کە هەیە جۆرێک لەوانە پابند بن پێوەی. بەڵام لە سەردەمی مەسەرەن ترامپا ئەو شتە بەدی ناکرێت و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بێ بیرمان نەچێکێکە لە وڵاتانی کە گەورەترین بەگەڕخستن و سووتاندن و بەکارهێنانی وزەیتیایە لەبەرەوە زۆرترین دوانۆکسیدی کاربۆن یەکێک لە وڵاتانەیە ینی وڵاتی چی وەکو هندیش نابێت نادیدە بگیرێ وڵاتی چی وەکو سین نابێت نادیدە بگیرێ ئەمانە هەمویان بەرپرسن بەڵام بەرپرسی یەکەم لە تێکچوون و لە خستنە ڕووی دۆمۆکسیدی کاربۆن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە.
و جۆرێک لە ئیهمالیش هەیە بێگومان لە ناوەندەکانی وڵاتە سەرمایه‌دارەکان بە شێوەیەکی گشتی هۆکەی گەڕێتەوە بۆ چاوچنۆکی ئابووری کە ئامادە نییە وڵاتێک کارگەکانی یاخود ئەو هۆکارانی کە ئەبێتە هۆی پێشخستنی وڵاتەکەی و بەهێزکردنی ئابوووریەکەی کەمی کاتەوە لەبەر شتێک کە وڵاتانی تر لەوە چێ پابند نەبن لە جۆرێک لە جۆرەکان کاتەمە ئەکەوێتەوە سەر مەسئولیەتێکی گشتی ئەبێ هەموو وڵاتەکان بەرپرس بن و هەمویان هەوڵ بن وزەی دۆست ژینگە بەکاربێنن بەڵام ئەمریکا بەرپرسە ئەوە ئینکار ناکرێت ئەوە ڕاستە و تیاشیان هەیە ینی هەندێک لە ڕێکخراوەکان کە فشاری گەوریان لە ئەمریکا دروست کردو و ڕێکخراوە دۆستی ئەوانی کە دۆستی ژینگەن هەوڵێکی زۆر گەوریان ناوە بەڵام بێگومان ئەبێ ئەوە بە جوهدی یەک کەس و دوو کەس بەر لە هەموو مرۆڤایەتی ئەتوانین بڵێن گەلی ئەمریکا خۆی حکوومەتی ئەمریکا خۆی زەرمەندی یەکەمە لە زۆربوونی ئەو دووەم ئۆکسیدی کاربۆنیان بۆ بە جۆرێ لە جۆرەکان و چۆن ئەتوانێت ئاژاوە بخاتە نێو وڵاتانی ترەوە لە ڕووی سیاسیەوە ناتوانێت زەرەر و زیانەکانی ئەم دووەم ئۆکسیدی کاربۆنش بە وڵاتانی تر بگوازێتەوە وەکو دوورخستنەوەی لە خۆی وەکو فشار و ململانەیەکی سیاسیش نەخۆی مەسەلەکە هەموو مرۆڤایەت یەکرێتەوە ئەگەر توش ببێ بەڵام بەر لە خەڵکی خۆی زەرمەندی یەکەم ئەویش یەکێکە لە وڵاتانی کە زەرمەندە بۆچی لەبەرەوەی کە ئەو دیاردە سروشتیانی کە ڕوئیان بە شێوەیەکی گشتی هەموو مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی ئەگرێتەوە لەوە ئەچێت لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر یعنی جۆرێک لە زیاد و کەم بکە بەڵام ئەگەر هاتوو جۆرایەتی زیندەجی لەسەر زەوی تێکچوو هەموو مرۆڤتیایە زەرەرەکە کاتێک کە پلەی گەرمایی بەرزە بێتەوە هەموو مرۆڤتیایە زەرەرەکە کاتێک ڕێژەی دەریاکان بەرزە بێتەوە هەموو مرۆڤتیایە زەرمەنە بێ بەڵام کاتێک ئەڵێن گەلی یان بڵێن وڵاتێکی وەکو ئەمریکا یاخود هند سین ئەمانە بەرپرسن لە ڕووی ئابووریەوە بۆ لەبەرەوەی کە ڕێژەیەکی زۆر لە کارگەی زەبەلاحیان هەیە ئەم کارگە زەبەلاحانە ڕێژەیەکی زۆر لە دوان ئۆکسیدی کاربۆن و گاز زەرمەندەکان ئەکەنە ناو بۆشاییەوە و ئەیکەنە ناو زەپۆشەوە ئەمە کاریگەریی گەورەی کردووە لە نزیک مەودای و لە دوور مەودایش لەسەر ژینگەی مرۆڤ بە شێوکی گشتی و لەسەر خۆشیان بێگومان زۆر باش مامۆستا باسمان لە کۆمەڵی هۆکار کردیان بۆ ئەو دەرهاویشتانی کە بۆی گۆڕانکارەکانی کەشوهەوا ڕوو لە مرۆڤایەتیەکە وشک بوونی دەریاکان یا بوونە کەمبوونەوە بە بیابانبوون کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی کۆمەڵشتی تر لە ڕووی تەندروستی بۆ مرۆڤ ئایا گۆڕانکاریەکانی کەشوهەوا چه کاریگەریەکی لەسەر تەندروستی مرۆڤ یان بۆ زیادبوونی نەخۆشیە درێژخانەکان هەیە ئایا ئەمە هیچ پەیوەندێکی بە نەخۆشی مرۆڤەوە هەیە؟ بێگومان کاتێک کە تۆ پلەی کاتێک کە تۆ باس لە یەکێک لە ئەوانی کە باسمان کرد کەمبوونەوە و تەنکبوونەوەی چین ئۆزۆن کرد ڕاستەوخۆ ئەمە کاریگەری بێ لەسەر پێستی مرۆڤ کە ئەو تیشکە زەرمەنانی کە لە خۆرە و ڕاستەوخۆ ئەگەنە سەر زەوی کە لایەن چینی ئۆزۆنەوە هەڵنامژرێت ئەمە یەکێکە لە هینە ڕاستەوخۆکان کە ڕاستەوخۆ کاریگەریە لەسەر تەندروستی مرۆڤ و هەروەها کاتێک کە تۆ لە ناوچەیەکە ڕێژەی بە بیابانبوون زیاد دەبێت و ڕێژەی کەمبوونەوەی گەشتە سەندنی کشت و کاڵی و ئابووری کەمە بێتەوە ئەمە ڕاستەوخۆ یاخوات بڵێن ناڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر بار و دۆخ و ژیانی خەڵکەکە و بێتە هۆی ئەوەی کە ئەو ناوچەیە بە کەڵکی ژیان نێتە و ئەما بێتەوەی کاریگەری تەندروستی ئابووری سیاسی هەمویان لەسەر مرۆڤایەتی کاتێک کە باس لە کەمبوونەوەی جۆرایەتی زیندەوەرانەکەین ئەمە خۆمان نەزانین کە لەسەر زەویە زنجیرەیەک لە زیندەوەر بەیەکەوە بەستراونەتەوە کە لە کۆتایی کە ئەم زیندەوەرانە هەمویان کاریگەریان لەسەر یەکتر هەیە و کەمبوونەوەی هەر زیندەوەرێک و لە ناوبردنی هەر زیندەوەرێک لەسەر زەوی کاریگەری هەیە لەسەر زیندەوەرەکانی تر و لە ناویشانە مرۆڤ بۆیە ئەوە شتێکی ڕاستە لەسەر تەندروستی مرۆڤ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەی ناڕاستەوخۆ کاریگەری هەیە و گومانیشمان نەبێت کە ئەگەر هاتوو بەو شێوەیە بڕۆین ئەگەر ئیهمالی و یاخود گوێپێنەیانی حکوومات و ناوەندەکانی دەسەڵات ئەوانی کە بەرپرسن حکوومەتەکان و مرۆڤایەتی خۆشی بەرامبەر ئەم کێشەیە
معنی بە شێوەیەکی ڕاستە و خۆ ڕاستەقینانە بەرگری نەکەن لەم تێکچوونە بێگومان بکە ئاکاری خراپترە. مامۆستا جەنابەت فەرمووت کە باست لە تەنگبوونی چینی ئۆزۆن کرد و قسەیەکیش هەیە لە ناوەندە زانستیەکاندا باز لە کونبوونی تەبەقەی ئۆزۆنەکرێت. ئەمە تا چەند ڕاستە و ئەگەر ڕاستە و لە داهاتووتە ئەگەر ببێتە شتێکی ڕاستی و حەقیقی چ کاریگەریەک لەسەر ژیانی مرۆڤەکان دروزەکاوە و کاریگەری لەسەر گۆڕانکاریەکانی کەشوات چییە؟ خۆی من باسمان کرد وتمان ئەو گازانەی گازی دۆمۆکسیدی کاربۆن و گازەکانی تریش ئەوەی کە لە ڕێگای مامەلەکانەوە و لە کارگەکانەوە کرێنە ناو زەپۆشەوە هەندێک لەو گازانە ڕاستە و خۆ کارلێکەکەن لەگەڵ ئۆزۆنە لەبەرەوە هەندێک ناوچە بە تایبەتی لە قوتبەکانە لە بڵین جەمسەرەکانە تایە گازی دۆمۆکسیدی گازی ئۆزۆن بە شێوەیەک تەنک بۆتەوە توانین بڵین کون بووە هەرچەنە ئێستا وردە هەندێک دراسا دەریەخات کە شوێنەکان بەرەو ئەوە ئەڕوات بەرەو چارەسەری بڕات چکە مرۆڤایەتی لەوەیە ترسی هەبووە لەوەی کە زیاتر ئەم کونبوونە بەرەو خوارەوەی بەشەکانی کە مرۆڤتیایەژی بە تایبەتی بۆ نمونەگەر لە پۆڵەکانە لە جەمسەرەکانە ئەگەر کونبوونێکیش ڕووبات لەوە چه کاریگەری لەو شوێنەیە مرۆڤیتیان نییە مرۆڤ لەو شوێنانەیە ناژی لە جەمسەرەکانە بە تایبەتی جەمسەری باکوور و باشوور مرۆڤ زۆر بەکەمی ئەگەر مەگەر بچێ لێ مەسەرەن دیراسەیەکی زانستی بکە بەڵام کاتێک کە ئەو ڕێژەیە لە کونبوونەکە گەورە ئەبێت و ئەچێتە ئەگاتە ئەو شوێنانەی کە مرۆڤتیایە نیشتەجێیە بۆ نمونە لەسەر کیشوەرەکان ئەوە ڕاستە خۆ تیشکەکە ئەگاتە سەر مرۆڤ و کاریگەریە بێت بۆیە ئەمە بالفعل ئەمە قەزەیەکی ڕاستە و ڕووداوێکە ینی نکۆڵی لێ نەکراوە بەڵام ئێستا مرۆڤایەتی گومان هەستی بەوە کردووە و لە چارەسەری ئەو کێشەیە و ئەو گازانەی کە ڕاستە و خۆ کارلێکەکەن لەگەڵ چینی ئۆزۆنە کە خۆی ئۆزۆن بریتە لە ئۆکسجینی ینی گەردێک لە O3 گەردێکی چالاکە توانێت کارلێک بکە لەگەڵ ئەو تیشکە زەرمەنانی کە یەت مرۆڤ تووشی کانسەرەکات واتە تووشی شێرپەنجەیەکان نایەڵێت ئەو تیشکانە بگاتە سەر زەوی خۆشبەختانە ئەوەیە ئەو شوێنانەی کە مرۆڤتیایە نیشتەجێیە ئەو کونبوونە ڕووی تێ نەکردووە بەڵام تەنکبوونەوەیە کە توانین بڵین هەیە و ئەو شوێنشی کە کون بوو و کون بووە توانین بڵین لە شوێنێکە مرۆڤتیایە نیشتەجێ نییە لەبەرەوە ئەتوانین بڵین بەڵێ ئەوە شتێکی ڕاستەقینەی زانستیە و کاریگەریشی هەیە لەسەر مرۆڤ ئەگەر وەکو باسمان کرد ملتەزیم نەبێت بەو پەیمان نامانی کە خۆیان وڵاتان لە نێو خۆیان خسویانەتە سەر وەرەقا بەس گرنگەوەی لەسەر وەرەقەکەەوە جەبەجێ بکرێت. زۆر باش مامۆستا کۆتا پرسیارم ئێمە ئێستا هاوڵاتیەکین یا بوومنە چۆن هۆشیاری و ڕێنماییەک بدرێت بە هاوڵاتیە لە کاتێکا بوومنە وەکو جەنابەت فەرموود وڵاتان لەبەر چاوچنۆکی و تەماحی خۆیان ئامادەنین بەشێک لە بەرهەمێنانی خۆیان کەم بکەنەوە لە پایەوەی کە کەمێک ئارامی لە کەشوهەوای بگەڕێتەوە بۆ زەوی و بۆ مرۆڤایەتی. ئایا منێکی هاوڵاتی بینەرێک جەنابەت کەسێک لە ماڵی خۆیدا بەتابەت لە هەرێمی کوردستاندا دەتوانین هیچ نەبێ ئەگەر بە مسقال زڕەیەکیش بێ کاریگەریمان هەبێت لە پاکبوونەوە یان بوومنە لایەنە ئیجابیەکەی گۆڕانکاریەکان لە کەشوهەوادا بێگومانەوە هەمومان ئەتوانین بەشدار و هۆکاران چین وە چ ڕێنمایی و ئامۆژگاریەکە بێ بۆ هاوڵاتیان. بەڵێ زۆر هۆکاری گرنگ هەیە وەکو باسمان کرد گرنگترینیان ئەوەیە کە ئێمە ڕوبەری ئەوەی کە ئەتوانێت مەسەرەن ڕوبەری سەوزایی لە ماڵەکانە زیادکەین و پارێزگاری لە سەوزایی بکرێ و لە دارستانەکانە ئەو پرۆژانێکی ئەکرێ هەوڵ بترێ لەو شوێنانە نەبێت کە دارستانەکانی تایە و مرۆڤ هەوڵ نایە لە تێک ینی تاکێک هەوڵ نایە لە تێکدانی سەوزایی خۆی و چواردەورەکەی ئەوی کە لەبەردەستایەتی دوو کەمکردنەوەی ئەو خستنەڕووی یاخود خستنەڕووی دووەمکتیدی کاربۆن بۆ ناو زەپۆش ئەویش چۆن بەوەی کە ئێمە بۆ نمونە تۆ ئۆتۆمبیلێکت هەیە لە شوێنێکە ئەوەستیت کە ئەزانی مەسەرەن 10 دقە زیاترەوەسی 5 دقە زیاترەوەسی توانین بیکوژنیتەوە توانای ئەو گازە کەم بکەیتەوە یا بۆ نمونە ئەگەر پێویست بە
زۆپایەک نەبێتوانی ینی بەکاری نێنی یاخود ئەگەر لە شوێنێکە ئاگرێک کەوتەوە ڕاستەوخۆ مەسەلەن هەوڵی چارەسەرکردنی بدرێت یاخود زۆر هۆکاری تر هەیە بۆ ئەوەی کە مرۆڤ خۆی وەکو تاچێک هەز بە بەرپرسیارەتی بکە کوژانەوەی گڵۆپێکی زیایە لە ماڵەکەتە ئەگەر تەبەن ئەگەر کار و حراری بێش بەرهەمەکەت ینی کارەباکەت بە تایبەتی ئەبێتە هۆی کەمکردنەوەی ڕێژەی خستنە ڕووی و خستنە ناوەی دوانۆکسیدی کاربوون بۆ ناو زەپۆش کەواتە ئەمانە ئەتوانین بڵێن مرۆڤەکان بە زیادکردنی سەوزایی بەکەمکردنەوەی بەکارنەهێنانی سوتەمەنی کە ڕاستەوخۆ دۆمۆکسیدی کاربۆن و گازەکانی تر بخاتە ناو زەپۆشەوە ئەتوانین بەم دوو ڕێگایە خۆمان و نەوەکانی داهاتوومان بپارێزین لە دیاردەی گۆڕانکاری کەش و هەوا و تێکچوونی کەش و هەوا. مامۆستایان زۆر سپاس دەکەم و سپاس بۆ ئامادەبوونیشت. سپاس بۆیەوەش مێدەوانی ئینشاڵڵا ژیانیش ئاهێکی بەبەردابێتەوە و خەڵکی هەست بەم مەترسی و هەڕەشەیە بکەم بە تایبەت کار بەدەستان و وڵاتانی زلهێز. وڵای خەڵک یعنی من تەکیدم مرۆڤی هەتا ئێستا خەڵک هەستی بەوە کردووە و پستانەکان و فشارەکانیش زۆرە لەسەر وڵاتان و ئینشاڵڵا ینی مێدەوارین کە بەرەو زۆر سپاس دەکەم کاتی بەرنامەکەشم تەوا بوو بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاس بۆی و یازیزی تا بە یەکێشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.